هاتیمە ئەو جێیلەی لە داک بوومە و هاتیمە بازاڕی تێراوەی قەرنابیتی لە بۆ شێفی دەکردم و ئەو ڕۆژ شێف بە قەرنابیتی خواردنەی جیاوازمان لۆ دروست دەکاتن. بینەران لۆی سامانی سروشتی کوردستان بپارێزین پێویستە لە بازاڕەکان شتی خۆمانە بکڕین و خواردنە خۆماڵیەکان بخۆین. استاش قەرنابیتی دەبینم بارزانی سەلام عەلەیک حاجی کوی ئەحواڵت سپاس دەکەم لە دوو قەرنابیتە چی دەگەڕێم ئی هەولێرێ بیتن هەیتت وەڵای ئەگەر یەقلی باشم لە بۆ دابنەی جوان سپاس دەکەم سەلامت بی ئەوجا بەخۆم بینم لۆم دانێ هەز دەکەم ئەوە باش دیارە مامە تەواوە ئەوە شملۆ دانێ لۆم بچێشە زان بە چەندە زۆر باشە ئەو جەگە بتانی لە بۆم دانێ مامە نا عەلاگەم ناوێ لە بۆم خەنە ئەو جۆرکەی ئەوها دەست خۆش بی ڕاوە بە پارکەش دەمێ مامە فەرموو بازاڕت کووە مشتری خەڵک شتی خۆمانە دەبا الحەمدولillah لەگە ڕەمەزانێ بازاڕت باشتر بووە دێ الحەمدولillah شتەکانت هەمووی فرێش دێنی ینی تازەیە ئەو گەڵامێ و ئەو شتانە هەمووی نوێیە تەواوە سەرکەوتوو بی ماوە خوا ڕزقت بدە سەلامت بی دەست خۆش بی لە گوندی باخچەی گەورەین و هاتینە ئەلێرانە مەطبەخی خۆماندانایە و بەرەبانگی بکەینەوە لەگەڵ خەڵکی ئەو گوندەی. ئێستا من مام حاجەتی دەبینم لەو لایە و دەمەوێت پرسیاری لێ بکەم بزانم ئەو گوندە بەڕێوەبردن و ژیانکردن ئەلێرانە کووە. سەلام عەلەیک ماما کوی ئەحواڵت تەندروستی سپاس دەکەم بەڕێزی زۆر سپاس. ماما دەمەوێت پرسیارت لێ بکەم وەچێوەی کاتوو لەو گوندەی دەژی. چەند ساڵە لەو گوندەی دەژی ماما؟ وەڵی لە مێژە یعنی تقریبان لەوەتی جاحێر بووی؟ جاحێر بوویمە ئەمن لە خۆی ئەولادی ئێرەمە ڕاستە هەلێرە وەختێک لە بەوەی زمانی سەدامی ئەمە ڕۆیشتین پاشان لە ئینتیفازێمە هاتینەوە ڕاستە هەلێرەمە زۆر زۆر باشە مامە ئەلێرانە ژیانکردنی گۆکووە ڕۆژانە خۆتان بە چ سەرقاڵ دەکەن؟ ژیانیمە ئەوەیە دار و بارە و فەلاحەتیە و بەڵێ ئەتووەچی خۆت فەلاحی دەکەی ئەلێرانە؟ فەلاحی دەکەین داروشتی بەخێر دەکەین مەڕووماڵاتان هەیە مەڕما هەیە زۆر باشە ئەدی ئافرەتەکانتان ژنەکانشمان خەریشی عیوان و ئیشی مارێنە زۆر باشە ماما ئەوجا ئەمە ئەلێرانە مەطبەخەکماندانایە دەمانەوێ لە بۆ بەرەبانگێ لە بۆ ڕۆژیشکانێ بێکنەمە و نانی بخۆین پێکەوە ئەوجا ئێستاش ئەگەر بڕۆین لە خۆمانەوە هەندێک باسی گوندەکەشم لە بۆ بکەین ماما تقریبان ئەلێرانە چ سەوزە و میوە دەڕوێت ئەنگۆ چ دەڕوێنن؟ ئەمە سەوزە میوەچە هەنار و قەیسی و بەڵێ هەنجیر و ئەو شتانەمان هەیە ڕاستە ماما وا بزانم ئەمن بۆ جلوبەرگەی هاتیمە لە بۆ گوندێ نابی دەبی خۆم بگۆڕ خۆی لە گوندی دەوی جلی کوردی لەبەربێ ڕاست ئەوجا ئێستا میژەتم جلی کوردی جوانترە لەو گوندی ئەرە وەڵڵا ئێستا میژەتم جلی کوردێکی لەبەر دەکەم بنبەنەنا ئەو گژ و گیا و دار و درەختەی بامیش هەندێک شتی لەکەمەوە جلی کوردی لەبەرکە و دەچینە ناو داران و تەواو دەگەڕێن فەرموو ماما پێشکەوە فەرموو کوردیم لەبەر کردیە و ڕێزان کەوەی خۆی دایتە من ئەوجا هاتینە ئێرانە تەڕەتولەی لێ بکەینەوە هاتینە ناو باغی مامەی ماما چەشتت چاندێ لێرانە؟ وەڵا تەڕەتولە توور سرێخ شبیت ئەوانە هەموو چاندێ بەس ئەوەی ئێستا پێ ڕاگەشتیە تەڕەتولەکەیە
زۆر باشە و جێستا لەگەڵ ڕێزانی ڕێزان بوو چێ مام حاجیە لەگەوی پێکەوە دادەنیشین هەندێک تەڕەتولان لێ دەکەینەوە ڕێزان کوی ئەحواڵت ڕێزان بە خود ڕۆژانە لێ دەکەیەوە ئەو شتانە یان هەفتانە کو لێ دەکەیەوە وڵا کو پێڕابگاو بەرەبانگ وا نزیک بوویتەوە و شێف لە متبە خێشتەکانی حازر کردیە شێف ئەوڕۆ چمان لە بۆ لێ دەنەی ئەوڕۆ خواردنە سەرێکەکەمان قەرنابیتە کاک قەرنابیتەکەی کڕیم لە بازارێ ئەوتە قەرنابیتەکەم لە مەچینەتدایە قەرنابیتی ورد کردیە هەمومان دەزانین کە قەرنابیت بە چەند شێوازێک لێ دەندرێ بەزە من ئەوڕۆ قەرنابیتی بە شێوازەکی لێ دەنێم شێوازەکی نوێیە ینی ئەو شێوازە نیە شێف کە لەگە هێلکەی لێ دەنێ نا ئەو شێوازە زۆرینەی خەڵک دەزانی کە چۆن دروست پێی دەرێن کنگر کە بە ئەوە کنگر نا قەرنابیت 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 کە بە بەشتێکی ئەو بە هێلکەی لێ دەنێ نوشتیوە سەرەتا باس کەرستەکان دەکەیت کە چمان پێویستە لە خواردنە سەرێکەکەمان پێویستمان بە قەرنابیتە پێویستمان بە پیازە پێویستمان بە بەهاراتی کەپسەی مریشکە پێویستیشمان بە دوو پارچە مریشکی هەیە ئەوە وەڕقەی غاری شت بەڵێ وەرە غارە و غار و بیبەری تیژە بیبەری تیژە و بەهاراتی کەپسەی مریشکیە زۆر باشە سینگەکە 2 ساعت پێشتر بەهاراتی کەپسەی مریشکم لێدایە و هێل و دارچنیشم لە ناو کردیان و ویتامین خۆشتر ینی سینگەکەی ئەوها بینەران سینگەکەی شق کردیە و دارچین و هێلی شا خستیتە ناو شقەکان و لە هەمان کاتیش 2 ساعت پێشێستا دا و دەرمانەکەی خۆی پێدا کردیە بەڵێ ئێستاش پێویستمان بە پیازیە زۆر باشە ئەتوش ئەو مەقریم لۆپێکە زەیتی تێکە زەیتی زەیتون بەڵێ زۆر باشە ئەو مەقری ناوەندێ بەڵێ شێف ئەو ڕۆکووی لەگەڵ ڕۆژی لەخوای بزیادی زۆر باشم شێف هەستە چییە بە ڕۆژی و بە خۆت خواردنی لە بۆ خۆت حازر دەکەی زۆر مادی دەبییان نۆرمالە لە ناوەڵە نۆرمالم نۆرمالە زۆر باشە ئەوە زەیتی زەیتونەکەمانە بەڵێ سریشم بەو داری کە بەسیت نییە لە گوندی ئەو شتانە خۆشە ڕووبدار بەربیەوە سەر بەدارێکی شێف چەند تەمشاکە بەستە زۆر بەستە ئاگرەکەت پێ کردیان ئاگرەکەشمان پێ کردێ شێف باشە دەستە لە بۆت تێکدام هەموو چاور ئێستا پیازەکەشمان جوان وەرد کردیان پیازەکەش دەکەینە مەقریەکەی زۆر باشە شێف بەڵێ ئەتوو پێشتر لە ینی با بڵێن ڕەمەزانی پار بەڵێ لە ماڵێ بووی وەنیا بەڵێ بێگومان بە خۆت خواردنی دروست دەکەی زیاتر شیرینی و قەبیلاتەکان بە خۆم دروستی زۆر باشە ئەوڕۆ شیرینیمان نییە شیرینیمان نییە بەس دوو جۆر زەڵاتەمان هەیە زۆر باشە زەڵاتەی تەبولە لەگەر جاجکیمان هەیە کەرستەکانم لە ورد کردیان جاجگەت و بەس ماست و خێر لە بەدانە خێر دەتانی نەح و قەزوانی شتێکەکەی ئەم بەس نانایی هەندێک کەس دەتوانن لە خۆیان سیری شتێکم بە تایبەت کە ئێستا بەهار و سیری تەڕهاتیە زۆر خۆشە لە ناو ماست و خێری بەڵێ ئێستا معدەنووسەکەم ورد کردیان پێویستمان بە تۆزێک تەماتەی هەیە بەڵام دەبی زیاد ورد بیتن پێویستمان بە پیازیشە پیازەکەی پێ زیاد دەکەین پیازەکەش بە پێی پێویستە اختیاریە لە خۆتانی کەمەچی بەکاربیین لۆتامی ئەلێرانەش ئەوە چیە شێداخانیە پیرخانی کەمەک ئاوم تێ کردیە تۆزەک نەرم بیتن لۆ تەپولەکەی زۆر باش ئەیش بە پێی پێویست نابی زۆر ینی نایکوڕێنی بەس نمونە چەند دقا ئەوها نەرم دەبی هەر وەختە چیمانای تقریبا 5 دقیقە ئاوکە هەڵمەژیتنەوە زۆر باشە دەبینم سۆسیشت حازر کردی لەوەی پێویستم بە خێ هەیە کەمەک خێ سۆسەکەی بەس ئاوی لیمۆیە ئاوی لیمۆیە کەمەک ئاوی لیمۆش پێ دەتوانین زەیتی زەیتونیش پێداکەین زەیتون سەرەکی دەبی تێی دابێ بزانن خوشکیشتا معلوماتی هەیە لەسەر زەڵاتەی بزانن ئەوە زەیتی زەیتونەکەشمان پێ زیاد کرد سینگەکەت نەکڵایە؟ بەڵێ سینگەکەم کوڵایە ئێستا پێویستە سینگەکەی دەرینی ئەتو دەرهینە ئەم بەردەستی دەکەم چ دەوێت لە بۆ دەینم سینگەکەمە ئێستا بۆ زۆرەی ئامادە بووە زۆر باشە قاپەچی بەڵام لە هەمان منزەڵیدا قەرنابیتەکەی تێدەکەین ئەوەش قەرنابیت قەرنابیتەکە
قەرنابیتەکە ژۆکی کەوتن بەو شێوازە ورد کردیە. دەستم سوتا ئێ ئەوەندە شتێ دەکەی یان جارێنە تەماشای دەکەین زین ئەگەر پێویست بوو تێ دەکەین پێویستم بە بەهاراتەکەیە زۆر باشە شێف ئەو چەند قەرنابیتە وردت کردیا یەک قەرنابیتە یەک قەرنابیتی گەورەیەوە نیە بەڵێ بەڵێ زۆر باشە پێویستمان بەهاراتی کەپسەی مریشی هەیە ئەوەکو بیبەری سۆری تێدایە وەرەقغاری تێدایە زۆر باشە ئەو خواردنە چێندەریە شێف بەخۆی یان ئەو خواردنە- بەخۆ دروستت ئەو کردیا خواردنە داهێنانە معنای ئا. زۆر کەسەیە کە دروستی کردیە تایبەت بە شوێنە چی نییە تێگەیشتم بەڵێ فکرەیە داهێنانیان کردێ دروستیان کردیان بەڵێ ئەگەر زانش هیچ کە دەتانی کەمەک زەیت و زەیتونی پێ زیادکەی زۆر باشە زیتی زەیتون زۆر زیانی صحیە. نییە سەحیە بەڵێ. دەتان زیاد بکەن ئێستاوا ڕەنگی قەرنابیتەکەی گۆڕایە بەڕێ مەیلە و زرد بووە زۆر باشە خێر و ماستەکەشمان حازر کردیا زەڵاتەی تەپولەکەشمان حازر کردیا ئێستاش خواردنەکەمان حازرە و سفرەکەمان ڕازاندیتەوە و میوانەکانمان هاتیە ئێستاش بە ڕۆژەکەمان بشکێنین و ناویخوای لێبین و ئیشەڵە بەدڵتان دەبێ فەرم و مامە دەست پێشخان فەرماوە سمێریگەم فەرم و ڕێزان خان لۆ شێف دەستت خۆشببی حافێتان بی سفرەکەت زۆر بە جوانی ڕازاندیتەوە حافێتان تێستیکەم زانم کۆ ئەو جە و قەرنابیتە ئەوها دیزایانی کردیە و ینی زۆر دەزانین بە ساور و برنج ئۆشتانەش دەچی سەرەتاش باسم کرد کە ئەوە دەستە قالبی برنج و ساوری لەو کەسانە کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێن زۆر باشە مامە فەرم و دەست ڕاکێشن بزانن تامی بکەن بزانن کووە فەرم و ڕێزان خان دەست ڕاکێشە یانا قاپەکەمی لێتەکەی ئێ خارە پێم برێ لەگەڵ خواردنی معبینت کووە حەزت والله لێیە من تەقسیری پێ ناکەم زۆرم ئەز لە خواردنیە خواردنی زۆر دەخۆم ڕاستە ئایا ڕەمەزانان عفو ڕەمەزانان زیاتر حەزت لە چ خواردنە چێ بخۆی؟ والله زۆر تشتی دەخۆم خواردنە یعنی فەرق ناکە فەرق ناکە هیچ ڕەمەزانان ڕۆژی دی ئەوە نیە بەس ڕەمەزانە هەموو شتێک ئازر بیدن ڕاستە ئەو خواردنانەی کە دەخۆی زیاتر خواردنی کوردەواری کوردەواری دەخۆم زۆر هیچ کەس دەخۆم بەس کوردەواری زیاتر کوردەواری زیاتر زۆر باشە نمونە ئەگەر ئێستا لە بۆ پاشێوە هەستنەوە ماست و پەنیر و قەیماق و چاوشتی وا دەخۆنیان خواردنی دیکە هێوارش ما تۆ دەخۆن جارۆیە ماستی دەخۆن قەیماغی دەخۆن زۆر ئەوانە ڕاستە هێواران هەتاستە پەنیری دەخۆن ڕاستە هەتاستە بە خۆت خواردن قەت دروست کردیە بەخۆم خواردن زۆر دروست بەس ئەلعان لێرە نا وەخت خۆیان من وەستا بووی لە ڕەبایان بوویمە عسکەری بەسڕا خواردمان دروست دەکرد ینی کە لە شوی دەزام لێنم هەموو خواردنتان دروست دەکرد لێ لە ڕەبایی بەسڕێ بەبیرت دێت چ دروست کردیە وەڵی یعنی ترش و برنج و هەموو شتێکمان دروست کردەوە ماشەڵڵا ماشەڵڵا دەست خۆش بی مامە گیان زۆر سپاس ئەو ڕۆکە دەرگای خۆت لە بۆمە کردەوە کە لەگەڵمان بووی مادیمان کردن زۆر سپاس زەوەنیا بەخێر بێن زۆر سپاس دەکەم بەڕێزی ئەجێستاش فەرم و مامە گیان بخۆ بەڕاستی گوندی باخچەی گەورە زۆر زۆر خۆش بوو و ژینگەکەشی زۆر پاک و تەمیز بوو ئەلێرانە جەوەکی دیکەیە بەڕاستی ژیانکردن ئەلێرانە زۆر خۆشە لەگەڵ ئەو خەڵکە باشانە دڵ باشانە کە دەرگای خۆیان لە بۆنگۆ دەکەنەوە فەرم و مامە دەست ڕاکێشە نانەکەت بخۆ فەرمو دەست خۆش بی دووبارە شێف